والله تقريبا ما 2 ساعات وستا جهازك لإيش كوتوا ترى تمام برندواني وراء إن شاء الله بكيتو إيش يودارم همو كسيكش بيد دنگ باتو دنگي خوينا فودين ما دم بو برلماني عراقا بيسا لسر همو كس بيد دنگكي خوي بدات والله جا باشا خرابني بس تصورة كم لملاتي ما جنزور حسابي بو ناكري جا هر همو يقريتو بو سيستم و بو پیاو سالاری وڵاتەکەم زۆر باوەڕیان بەژنیە وەڵام من کاتی خۆی مەکتەبم تەواو کردو بەسەر تاعین نەبوو ڕێگری ما بۆی سار لە ماڵەوەم لەگە ماڵ و مناڵی خۆمە. سەبارەت بە بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردن بخۆی گرنگە لەبەرەوەی ئەوە مافێکە تاک هەیەی لەبەرەوەی ئەوە مافێکی سیاسیە و بە شێوەیەکی دیموکراتیانە ئەبێت تاک ئەو ڕۆڵەی خۆی ببینێ لە بەشداریکردن لە پرۆسی دەنگدانە لەبەر ئەوەی ئەمە تاکە چانسە بۆ تاک ئەگەر بێوێ بەشداری بکات لە گۆڕینی سیستمی حکمڕانیەکەی بەدڵ بێ یا بەدڵی نەبێ دەنگی پێبات لەبەرەوە هەر تاکێک بۆ خۆی گرنگە بەشداری بکات لە پرۆسی دەنگدانە و بە تایبەتیش ژنان پێویستە بەشداری بکەن و بەشداریکی بەرچاویان هەبێت لە بەشداریکردنیان هەبێت لە پرۆسی دەنگدانا و پێشیان بکرێت تا پێیان بکرێت دەنگ بدەن بە ڕەگەزی مێ بۆ ئەوەی ڕەگەزی مێ وەک بڵێ مەجبور نەبێت کە حیزبەکەی بە کۆتا سەریخا خۆی بە دەنگ هێنانی خۆی سەر بکەوێ و دەنگ بێنێت. سەبارەت بە دەنگدانەکە خۆی بۆ خۆی دەنگدانەکە هێمنانەیە هێشتا جاری بەیانە و هێمنانەشە ئەوەی کە تێبینیت ئەکرێ بەڵام ئەوەی کە جێگەی سەرسۆمانە ئەم هەوەیە کە ئەم هەوەیە ئەم هەڵبژاردنە خەڵکیان ناچار کرد بڕات مامەڵەکەی بکات بەوەی کە هەوێکەی ڕسمی پێوە بێت بەڵام کاتێکی دەنگ ئەدەی دیسانەوە بیانی ئەویان هەیە بەڵگەنامی ترت لێ داوا ئەکەن ئەمە جی پرسیارە بۆچی داوای بەڵگەنامی تر ئەکەن لە کاتێکا تو ئەم هەوەیە کە لە کۆمیسیۆنەوە بۆت کراوە ئەم جارەیان ڕسمی پێوەیە کەواتە کە من ڕسمی خۆمی پێوە بوو ئیتر یعنی هیچ مانایەک بۆ ئەوە نامێنێتەوانێت کە ئەمە جێی بڵێ کە بە ساختە بەکاربێ یا تەزویر بێ یا تەزویر نەبێت کە ڕسمی خۆمی پێوەیە بۆ ئەم هەڵبژاردنە ناچاریان کردوین بچین مامەڵەکان تازەکەینەوە و کارتەکان ڕسمی پێوەنین کەواتە ئەمە ئێستا دیسانەوە داوای بیانووی ترمان پێگرن دیسانەوە داوای ئەوە ئەکەن کە ناسنامەت پێبێ هەوەیەکی ترت بێنی بۆ ئەوەی کە بیسەلمێنی کە ئەم هەوەیە تۆ خاوەنی ئەم هەوەیەی یعنی هیچ باوەڕ بەوە ناکەن کە ئەو ڕسمە تۆیت تۆ خاوەنی ئەو هەوەیەیت بۆیە داوای بەڵگەی تر ئەکەن بەڕاستی ئەمە جێی داخە و ڕابواردنە بە خەڵک و بە هاوڵاتی.